شانازیە بۆ هەمووان لە دەرهێنانی محەممەد جەبار بۆشنایی دەمە هەنگاوەکانی ئێوە بەخشینەکانی ئێوە ڕۆژە بە ڕۆژان هەنگاو لە پشکارەکانمانەوە. قورئان گەورەترین پەرتووکی سەرزەوی پیرۆزترین وشەی بێهاوتا ئەمڕۆ لە شاری کاگەحمەی شێخ شاری داهێنان و شاری ڕۆشنبیری مەراسیمێکمان ساز کردووە بۆ نابینایان و حافظ قورئانەکان لە هەموو شار و شارەچەکان بێ جیاوازی لە دوهۆکەوە تا گەرمیان و ڕانێ و قەڵازیە و کەرکووک و هەڵەبجە و سلێمانی کام نابینانە ئەمڕۆ لێرەن مەبەسمانە کە بیسەمەی ئێمەی نابینا وەکو شانازیەکی ئاینی وەکو شانازیەکەوە ئێمە هەڵگری قورئانی پیرۆزین و تەلەبەی قورئانین و کاگەحمەی شێخ لەسەر ئەو ڕێبازە فێری کردوین هەنە مناڵیەوە کە خێزانێک خوای گەورە مناڵێکیان پێبەخشێن نابینابێ ئەوە سزا نییە بەڵکو ئەوە دیاری و خەڵاتێکە بۆ ئەو خێزانە و نرخی ئەو خەڵاتە بزانن وەیە ئەخرێتە بەر خوێندنی قورئان لەبەرکردنی قورئانی پیرۆز و دواتر ئەوێ بە حافظ قورئان بۆ شانەی ئەم ژیانە ڕۆڵێکی پێئەیەن کە لە داهاتووە کەسێکی بلیمەت و خزمەتکاری لە دەرچێنەک ئەربیە بەسەر خێزان و کۆمەلگاوە ئەمڕۆ ئەم نابینانە کە لێرە کۆبینێتەوە مەبەسمانە کە بیسەلمێنین ئێمە خۆشەویستی قورئان و لەبەرکردنی قورئان وای لێ کردو لە ناو خەڵکا خۆشەویست بین لە ڕۆ کۆمەڵایەتیەکەوە جگە لە ڕۆ ئاینیەکەی و ئەمڕۆ حافظ قورئانەکان کە هەمانە بە ساڵێک مامۆستا عەبدوڵای زەرواو کە بە 13 مانگ هەموو قورئانی پیرۆزی لەبەر کردووە لەو ساتانەی ئەو کە هاتووەتە ئەم شارە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە لە هەموو سنە و مەریوان و ئەو شار و شارچکانی دەروی هەرێمی کوردستانیش خەڵکی هاتوون لە ناو ئەم حوجرەیە قورئانیان خوێندووە قورئانیان لەبەر کردووە و بوونەتە هەڵگری قورئانی پیرۆز بۆیە ئێمە ئەم ڕۆژە کە گرنگی پێ ئەین مەبەسمانە کە ساڵانە ئەم یادە بکەینەوە و خەڵکانی زیاتر بێنینە ناو کایەکەوە کە هەموو هەڵگری قورئانی پیرۆز بین و بتوانین ڕێز و خۆشەویستی خۆمان لە قورئانەوە بەدی بێنین. إلا من تاب وآمن وعمل عملا صالحا فأولئك يبدل الله سيئاتهم حسنات وكان الله غفورا رحيما صدق الله العظيم. بخيراتني كنالكتانا كم ديارة من وكو كريم محمود لصال 1991 بۆی کارەساتی مینەوە چاوەکانم لەدەست داوە لە ساڵی 93ەوە لە خزمەتی مامۆستا عەبدوڵای زەرواوی لە مزگەوتی گەورەی سلێمانی توانیم ئیدامە بدەم بە فێربوونی قورئان و لەبەرکردنی قورئان تاوەکو ساڵانی 2004 من توانیم هەموو قورئانی پیرۆز لەبەر بکەم وەڵای تر چەند ئاەتێکە تاوەکو بۆ مودەیە توانیم کە قورئان لەبەر بکەم دیارە سوورەتی وا هەیە ئاسانە زۆرترمان لەبەرە کرد سوورەتی وا بوو ئاەتەکانی درێژ و هەروەها قرس بوو با بڵم بە مەسەلەحی خۆمان کەمترم یعنی ئەخوێندوو کەمترم لەبەرە کرد بە بەرنامە نییە بەڵام بەرنامەکەی ئێمە ئەوەیە کە ئەوەی لەبەرمان بێت دەوری بکەینەوە و پابەند بین بە کاتەکانی قورئان خوێندنەوە وەڵای ڕۆژی وایە جوزئێک ڕۆژی وایە دوو جوزئ ڕۆژی وایە کە کاتەکانی ڕەمەزانی پیرۆزە و کاتە زیاتر تۆ قورئان لە دەورەکەیتەوە جاری واشە مەسەلەن بەهۆی نەخۆشین و نەتوانینتەوە ناتوانین ڕۆژانە یعنی پابەندبی بە مراجعەوە بەڵام بە هەرچی شێوازێ بێ مراجعەی بەردەواممان هەیە سپاس بەخوا والله حسب توانە و تاقەی خۆت یعنی جاری وایە توانی مەسەلەن یعنی لە سێ ختم زیاتر بەڵام بە هەر شێوازێت توانی سێ ختم بە تەواوەتی ئەوە بکەیت. دەستان خۆش بێ دیارە من محەممەد جەبار ئەحمەد لە تەمەنی 10 ساڵیە لە تەمەنی 10 ساڵیە هەموو قورئانم لەبەر کردووە دواتر خوێندن و قۆناغەکانی زانکۆم بە سەرکەوتووی بڕیوەوە بە گوێرەی توانای خۆمەوە و بارانەی و بە کاتانی ئەگونجێ
بەلایانی کەمەوە ڕۆژانە جوزئێک لە قورآن مراجعاکەمەوە دەستان خۆش بێ و قورآن شانازێکی گەورەیە بۆ ئێمە و ئێمە لە خزمەتی قورآنین و خەڵکیش بەهۆی قورآنەوە لە خزمەتی ئێمایە ڕۆژانە خۆم مراجعی ئەەکەمەوە وەکو خودی خۆم هەندێک جاریش لە ڕێگەی سپیکەرەوە لە ڕێگەی مۆبایلەوە گوێبیستی ئاەتەکانی قورآنە بمو ئەو کێشانەی هەر کێشەیەکم لە هەر شوێنێک هەبێ لە ڕێگەی گوێگرتنەوە ئەتوانم ڕاستی بکەمەوە شاری شاران جارێکی تر سەرماندی کە دایکی قورآنی پیرۆزە ئەو نزیکی 200 ساڵ لەمەوە پێش